تمام لانه دوباره کمر کنیم دوباره دیارە ئەمڕۆ دادگایکردنی بە شەشترە جیراوانی بادینیان دەستی پێکرد بۆ یەکلایکردنەوە چارنووسیان و دادگای تاوان ئەو ئەمڕۆکە دادگایکردنەکە دەست پێ کرد و وتەی تەواوی لە تۆمەتباران تۆمەت خراپاڵانی بادینیا وەرگرت و ئەو بەڵگانەی کە پێویست لە بەردەم دادگای ئاماژەمان پێ کرد و تەواوی ئەو نایاسانەی بەرامبەر بە تۆمەت خراپاڵان ئەنجام درا و ئاماژەم پێ کرد و حتا داوای ئەومان کردکەوە ئەوە وەکو ئیستیغلال سوڵتە هاتووە داوا دەکەین کەەوە ئیجراتی یاساییان بەرامبەر بکرێتەوە داوای قەرەبووی داوامان لەکردکەوە تۆمەت خراپاڵان ئیفراز بکرێن و لە عین کاتیش قەرەبووی مادی معنەوی بکرێنەوە و باز لە هەندێک تۆمەتی کراکە خراوە تەپاڵیان داوامان کردکەوە ئەگەر سەرۆک کۆماری و سەرۆک وەزیرانی عێراقکەوە لەو بابەتە دەستیان هەیە وەکو پشتیوانیەکی ئەو گروپای کەوا جیرانە بە وەکو تۆمەتبار لە بەردەم دادگا ئامادە بکرێن بۆ لێپێچینەوە تاوەکو بزانین بگەنیا ڕاست دروستی بابەتە و لە دوێنێ دادگایکردنەکە بە شەشتری جیراوانی بادینە سزای ساڵە چەند دەستە پێنرا و ئەو تۆمەتە زۆر بە جۆرانی کەوا ئاراستەی تۆمەت خراپاڵان دەکرێتەوە کەوا گوایە زانیاریان داوەتە پارتی کرێکارانی کوردستان و یاخود سەرۆک وەزیرانی عێراق سەرۆک کۆماری عێراق ئێمەش باسمان لەوە کرد ینی ئەگەر هاتوو پەرلەمانی لە کاتی ئێستا پارتی کرێکارانی کوردستان لە پەرلەمانی کوردستان هیچ کاتێک وەکو هێزێکی قەدەغەکراو نەناسێنراوە و یاخود وەکو هێزێکی مەترسیان نەناسێنراوە بۆیە تاوان نییە ئەگەر هاتوو ئەندامی پارتی کرێکارانی کوردستان بی لەبەرەوەی ناتوانانی سزای بدەیتەوە ئەگەر هاتوو لە سوڵتەی تەشریعی هەرێمی کوردستان وەکو هێزێکی قەدەغەکراو نەناسێنرا بۆیە ئەو تاوانێک کە ئاراستەیان دەکرێت بەڕاستی هەمووی انتقامە کە ئەو کەسانە ڕئیس جیاوازیان هەیە لەگەر لایانی دەسەڵات هیچ کاتێکی نابێت و لە دەسەڵاتێک بی هەموو خەڵکەوە کوتوبیر بکاتەوە یعنی ئەو حاڵەتانەی کەوا باز دەکرێت تەنها لە بۆ کۆتایی هێنان بە ئازادی ڕادەربڕین و داوەکو بە هیچ شێوەیەک نتوانانی لە ڕێگای چالاکی مەدەنی داوای مافەکانی خۆت بکەیت مافەسەرەتەکان و خۆت و ژیانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەر کەسێک ئەگەر ئەوەکو دەرسێک بۆ هەموو کوردستان بێتن کە ئەگەر هات داوای مافش خۆت بکەیت ئەوە چارە نووسیتووە بۆیە بەڕاستی بە پێویستی زانم ئەنجومەی دادوەری بەخۆ بێتەوە ئیتر بەسە ینی دەسەڵاتی دادوەری بەکاربێ بۆ بەرژەوەندی حزبی. ئەمڕۆ بینیمان کە هەر چوار تۆمەتبارەکە بەندەوار و کارگەر و شێروان و مەسعود ئەو تۆمەتانی کە ئاراستە کرابوو ڕەتیان کردەوە و ئەمانە وتیان لە قۆناغی لێکۆڵینەوەدا پارێزەریان بۆ نەگیراوە و لەژێر ئەشکەنجە و گوشارێکی زۆرا بوون و ئەو تۆمەتانی کە ئاراستەیان کرابوو ڕەتیان کردەوە کە قسەی ئەوان بێت و هیچ بەڵگەیەک نەبوو بیسەلمێنێ کە ئەمانە تاوانبارن و کارێکی تێکدارانیان ئەنجام درراوە سەبارەت بە مادەی یەکی یاسای ژمارە 22 ساڵی 2023 و تیمی پارێزەران بەرگریەکی سەرسەختانە و باشیان لە تۆمەتباران کرد و بەداخەوە پاساوی دادگاییکردنەکە پاساوێکی نامقنع بوو چونکە ئەو نامە دەنجەی کە خرایە ڕوو لەگەڵ ئەو نامە نووسراوەی کە گوایەکی لە تۆمەتبارەکان ویستوێتی وەریجێڕێ بۆ زمانی ئینگلیزی لە هەردوو نامەکە لە پەڕاوی لێکۆڵینەوەدا جێگیر کراوە تەسبیت کراوە و ئەو نامانە لە ناو پەڕاوی لێکۆڵینەوەکەدا هەن پێویستی نەدەکرد جارێکی تر بگەڕێنرێتەوە بۆ ئەدیلەی جینایی و لە ئەدیلەی جینایی ئەو نامانە پشتڕاست بکرێتەوە بۆیە پێمان وایە دادگاییکردنەکە دواخستنی تەنها مەبەست لە مماتەڵەکردن و کوشتنە ئەجینا ئەتوانرا ئەمڕۆ چارە نووسی ئەو چوار تۆمەتبارە یەکلایی بکرێتەوانەیە و یەکێکیش لە حاکمەکانی تەنەحی کرد وتی من لەم دادگاییکردنەدا بەشدار نابم لە بڕیاردا ئەوە لەواچێک کە سبێنێ جەلسەی سبێنێ ئەگەر هەمان هەیئەت بن جەلسەی سبێنێ ئەنجام نەدرێ بۆیە ئێمە پێمان وایە ئەم تۆمەتبارانە بێتاوانن تەنها تاوانی ئەمان ئەوە بووە کە ئەندامی حیزبی هاوپەیمانی نیشتیمانی بوون تاوانی دووەمیان ئەوە بووە کە ڕەخنەیان لە حکوومەت گرتووە لەم فەسادی کە لە هەرێمە هەیە لە بێ موچەی خەڵک هەیە و بیستویان ڕێکخراوێکی